سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. من سروود خورشید لە کەناڵی ئاسوی زانکۆوە لەگەڵتانە بەردەوامین لە پێشکەشکردنی ڤیدیۆکانمان سەبارەت بە کەمترین کۆنمرەی وەرگیرا و لە زانکۆی سلێمانی تاوەکو بزانین بە پارالێل زانکۆڵاین ئێواران بەشەکانی ئەو کۆلێژەی کە بۆ ئەوەی خۆشەویست باسیەکەین چەندە و چەندی وەرگرتووە، پارێزگا و گشتێکەی چەندن بۆ ئەوەی خۆشەویست بتوانن وەکو بناغە و بەرساوڕوونیەک لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین بتوانن سوودی لێ ببینن. خۆشەویستان، ئەو کۆنمرانەی ئێمە باسیەکەین لەم خشتانەیە بۆ ئەوەی خۆشەویست بریتە لە کەمترین کۆنمری وەرگیرا بۆ ساڵی خوێندنی زانکۆ پەیمانگاکان 2022-2023 وەکو بەرساوڕوونیەک بەکاری دێنین، چونکە ئەم ساڵی خوێندن کە قوتابیانمان لە ماوەیدا هاتووە لە مانجی شەشە ئەسنا خوێندنەوە و ئیمتیحاناتی خۆیانەکەن تاقیکردنەوەی وزاری ئەکەن بۆ پۆلی 12 سەبارەت بەوان کۆلێژ و پەیمانگاکان ئەبێتە ساڵی خوێندنی 2023-2024 وەکووتمان تەنها وەکو بەرچاوڕوونی ئەم کۆنمرانە بەکاردێنین بۆ ئەوەی ئەو بەشانێک کە ئەمانەوێت سوودی لێ ببینین و حەزمان پێیەتی و ئەمانەوێت لە داهاتوودا لەوێ ناومان بێتەوە و کۆنمرەکانمان وەربگیرێت، ئەوە پێویستە بینەری ئەم ڤیدیۆیانە بین و بزانین کەمترین کۆنمرەکانی چەندن. ئێمە لە درێژی ئەم ڤیدیۆیەماندا باسی کۆلێژی زمان لە زانکۆی سلێمانی بۆ ئەوی خۆشەویستەکەین تاوەکو بزانین لەم خشتەیەدا کەمترین کۆنمرەکانی وەرگیرا و لەو بەشە چین، ئایا زانکۆڵاین و پارالێل و ئێوارانیان چەندە، گشتی و پارێزگاکەی چۆنە، تاوەکو وەکووتمان سوودی لێ ببینین لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین. ئێوەش لایک و کۆمنت سبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن. یەکەم بەشمان لە کۆلێژی زمان بریتە لە زمانی ئینگلیزی کە لەقەکانی زانستی وێژەیی وەرەگرێت، واتە هەر کەسێک لە لەقی زانستی بێ و لە لەقی وێژەی بێ ئەتوانێت ئەو بەشە پڕ بکاتەوە. زانکۆڵاینی پارێزگا 81.6 گشتێکەی 88.4 پارالێلی پارێزگا 76.5 گشتێکەی 82.2 کۆلێژی زمان بەشی وەرگێڕان کە لەقەکانی زانستی وێژەیی وەرەگرێت. زانکۆڵاینی پارێزگا 75.822 گشتێکەی 76 پارالێلی پارێزگا 71.6 و گشتێکەی 74.8 بەشی زمان و ئەدەبی فارسی زانستی وێژەیی وەرەگرێت. زانکۆڵاینی پارێزگا 67 و گشتێکەی بە هەمان شێوە پارالێلی پارێزگا و گشتێکەی 57 ئێواران بۆ پارێزگا بۆ گشتێکەی 61.4 بەشی زمانی عەرەبی لە کۆلێژی زمان لە زانکۆی سلێمانی 64.1 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 72.902 پارالێلی پارێزگا 6.8 و گشتێکەی 85.661 ئێوارانی پارێزگا 57.3 و گشتێکەی 63.78 کۆتابەشمان لە کۆلێژی زمان لە زانکۆی سلێمانی بریتە لە زمانی کوردی کە لەقەکانی زانستی وێژەیی وەرەگرێت 62.2 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 80 پارالێلی پارێزگا 57.481 و گشتێکەی 61 ئێوارانی پارێزگا 64.9 و گشتێکەی بە هەمان کۆنمرە. خۆشەویستان، ئەو کۆنمرانەی باسمان کرد لەم خشتەیەدا بریتی بوون لە بەشەکانی کۆلێژی زمان لە زانکۆی سلێمانی بە هیوای ئەوەی سوودی لێ ببینن و خاڵێکی بچووک لێرانەیە ئەمەوێ ڕوونکردنەوەی زیاتری لەسەر بدەم، ئەویش بەشی زمان و ئەدەبی فارسیە کە ئەی بینین لە خشتەکەیە هەمان کۆنمرە دووبارە بۆتەوە لە زانکۆڵاین و پارێزگای. لە ڤیدیۆکانی پێشووتریشە باسی ئەو خاڵەمان کرد کە ئێمە ئەبینین زۆربەی کات سیستەم یاخود ئەو کۆلێژانەی کە بەشێکی تایبەتمەندیان هەیە و تەنها لە شارێکە لە کۆلێژێکە هەیە بۆ یارمەتیدانی ئەو کەسانی کە ئارەزوومەندن بەڵام لە پارێزگاکانی ترەوەن یارمەتی ئەدرێن بە هەمان کۆنمرە وەربژیرێن تاوەکو ئەو بەشە قوتابی تەواو وەربگرێت، چونکە داخوازی کەمی لەسرە تەنها ئەو قوتابیانەی کە بە ئارەزوومەندانەیەکی تەواو لە دڵەوە ئەیانەوێ لەو بەشە بخوێنن
ئەگەر بێت و جیاوازی هەبێت لە نێوان ئەو کۆنمرانەیە کۆنمرەکانی گشتی بەرزتر بێت ڕەنگە ئەو قوتابیە نەتوانێت پارێزگایەک و شارێک ببڕێت بۆ ئەوەی بێت لەوێ تەقدیم بکاو بە کۆنمرەیەکی بەرز یاخود بە پارالێل و ئێوارانی بۆیە وەکو یارمەتیەک بۆ ئەوان کۆنمرەکان هاوشێوەکراوە لە گشتی و لە پارێزگایە بە هیوای ئەوەی ئەو کۆنمرانێک کە بۆ ئێوە خۆشەویست باسمان کرد جێگای سود و ڕەزامەندیتان بێ و سوودی لێ ببینن لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵین ئێوەش بۆمان دووبوونمان لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەشمان لە یاد مەکەن و هاوڕێیانیشتان ئاگادار بکەنەوە بۆ ئەوەی ئەوانیش سوود لە کەناڵەکەمان ببینن.